نەکانی پارێزگای سلێمانی دیاری کران. لە شاری سلێمانی باشترینەکانی 2016 پارێزگای سلێمانی هەڵبژێران بە ئامادەبوونی هەر یەک لە بەرپرسانی یەکێتی تۆپی پێی سلێمانی کوردستان و بەرپرسانی نوێنەرایەتی سلێمانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان و ئەندامانی تەنفیزی لیژنەی ئۆلۆمپی کوردستان و هەروەها نوێنەری یانەکان و بەرپرسانی وەرزشی سلێمانی خەڵاتی باشترینەکانی پارێزگای سلێمانی دەستنیشان کرا. لە سەرەتای مەراسیمەکەدا هەر یەک لە سەرۆکی یەکێتی تۆپی پێی سلێمانی و بەرپرسی نوێنەرایەتی سلێمانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان و سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان وتەیەکیان پێشکەش کرد. ئێمە وەکوێکی تۆپی سلێمانی هەستاین بە دەستنیشانکردنی باشترینەکانی 2016 بۆ تۆپی پێ دوای ئەوەی کۆبوونەوەی یاسایی خۆمان کرد و وامان پێ باش بووەمان بڕیارە کە ئێمەش باشترینەکان دیاری بکەین. خۆشبەختانە پێکمان هێنابوو لە لیژنەیەک لە خۆمان من و کاک شێخبایر دوو سێ برادری ڕاگەاندیشمان لەگەڵا بوو NRT و کەناڵ 24 و کەناڵی پەیامی خۆشەویست و کەناڵی گەلی کوردستان. لە دوای دەستنیشانکردنەکان دانکان جیاکرایەوە گەیشتە و ئەنجامەی کە ئەم برادرانەی کێسە دەرچوون. لە مەراسیمەکەدا هەر یەک لە ڕزگار عەلی وەک باشترین ڕاهێنەر و محەممەد سابیر لایەنی شیروانە وەک باشترین یاریزان و هەردەڵا محەممەد وەک باشترین پەیامێری وەرزشی و دەستەی هاندەرانی یانەی شێروانەش وەک باشترین دەستەی هاندەرانی وەرزشی یانەکان دەستنیشان کران. سپاسی ئەو کەسانەشەکەین کە سەوتیان بەمە ناوە خۆشتانەزان ئێمە ئەم باشترینی کە ئەمڕۆ دەستنیشان کراین ئەگەڕێتەوە بەسەر ئاسیەوەی کە پار توانیمانە یەکەمی خولی پلەیەکان بین لەگەڵ یانیوەشی سیروان نوێ بۆ دوای چەند ساڵێ لە دابڕان لە خولی پلەیەکەوە گەڕانمانەوە بۆ خولی ناوی کوردستان. ئەوەش شانازی پێوەکەین و ئیشەڵا بتوانین لە خزمەتی وەشی شاری سلێمانی بەردەوام بووین و ئەوەی لەسەر شانمانە جێبەجێکەین. هەروەها هەر یەک لە حەسەن حسێن وەک باشترین گۆڵپارێز لەیانێ شێروانە و کوردستان زاهیر و سەردار عەلی و دارا جەلال وەک باشترین ناوبژیوان و دوو یاریدە دەرەکەی دەستنیشان کران. دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم کارەشەکەم ئینشەڵا بتوان کاری جوانتر بکەن و بەردەوام بن و پرۆ بدەنە ڕاضەی سنوورەکەمان ئینشەڵا. ئەم خاڵەش ئەمڕۆ زۆر دڵخۆشی کردم ئەم خەڵاتە. ئینشەڵا بتوانم بۆی پرێوێکی زیاتر و احتیمامێکی زیاتر بدەمە بەهارەکەی خۆم ئینشەڵا. ئەرکی من لەمە دوا قورسەرە بێ ئینشەڵا بتوانم هەوڵێکی زیاتر بدەم و خەڵاتی زیاتر بەدەست بێنم و ئەم خەڵاتەش پێشکەشەکەم بە ڕۆحی پاکی باوکی خۆشەویستم کە چەند ڕۆژێک پێش ئێستا کۆچی دوایی کرد. دەستنیشانکردنی باشترینەکانی پارێزگای سلێمانی بۆ یەکەم جارە لە مێژوو یەکێتی تۆپی پێی سلێمانی بەڕێوە دەچێت بە هاوکاری کۆمپانیای ئەسێ بەبێی لێدوانی بەرپرسانی یەکێتی تۆپی پێی سلێمانیش بێت. هەڵبژاردنەکە لە سەدا هەفتە سەرکەوتوو بووە. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. یەکەمی